چارەنووسی موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ئێستا نادیارە. فەرمانبەرانیش لە چاوەڕوانی موچەکانیانن. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە دوایین کۆبوونەوەیدا نامەیەکی ئاڕاستەی حکوومەتی عێراق کرد بۆ ناردنی 320 میلیارد دیناری 4 مانگی ڕابردووی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. تا ئێستاش حکوومەتی عێراق بەڕەسمی وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستانی نەداوەتەوە، بەڵام سەرچاوێک لە ئەنجومەنی وەزیران بە کورسات نیوزی ڕاگەیاند حکوومەتی هەرێم گەشت بینە لەو هەفتەیەدا لەلایەن بەغداوە 320 میلیارد دیناری بەدەست بکات تاوەکو موچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێدا بەش بکات. دوای پەسەندکردنی یاسای قەرز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و نەناردنی 320 میلیارد دینارەکەی هەرێم چەند جارێک ئەوە بڵاو کرایەوە کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکات، بەڵام سەرچاوەکەی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند هیچ وادەیەک بۆ سەردانی وەفدی هەرێم بۆ بەغدا تاوەکو ئێستا دیار نییە، بەڵکو هەرێم چاوەڕوانی ناردنی 320 میلیارد دینارە بۆ دابەشکردنی موچە. دوای ئەوەش وەفدی هەرێم سەردانی بەغدا دەکات بۆ گفتوگۆکردن لەسەر پرۆژە بودجەی ساڵی 2021 حکوومەتی عێراق و پشتی هەرێم لە بودجەدا. ئێستا دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەهۆی دابەشنەکردنی موچە ئێجگار خراپە. ئەگەر لە حاڵەتێکیشدا حکوومەتی عێراق 320 میلیارد دینارەکە بۆ هەرێم ڕەوانە نەکات، ئەوە بارێکی ئێجگار قورس دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی موچەی مانگیدا. ئەو کات حکوومەت چەند بژاردەیەکی لەبەردەست دەبێت کە بەهێزترینیان وەرگرتنی قەرزی ناوخۆ یاخود زیاتر لێبڕین لە موچەی فەرمانبەرانە کە ئەوەش دەبێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر بدرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچەی مانگێکی فەرمانبەران پێویستی بە 895 میلیارد دینارە بێ لێبڕین کە 320 میلیارد دیناری لە بەغداوە بێدێت و 270 میلیاریش پارەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە. 120 میلیارد دیناریش داهاتی ناوخۆیە و 20 میلیارد دیناریش هاوکاری هاوپەیمانانە کە کۆی پارەکە دەکاتە 730 میلیارد دینار. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.